خۆشەویستان سڵاو خۆشحاڵم جارێکی تریش پێتان دەگەمەوە تا چەند لاپەڕەیەک لە ئەلبومی کەسایەتیەکی تر هەڵبینەوە بۆ ئەوەی سەرنج لەو وێنانە بینەوە کە گوزارش لە ژیانی کۆنی خەڵکیەکەن. زۆرن ئەو کەسایەتیانی کە لە بوارێکان ناسراو نین، بەڵام لە خودی خۆیاندا هەڵگری کەشکۆڵێکن لە یادەوەری بە ڕۆژ و مانگ و سەعات ئاگاداری کارەسات و وەرچەرخانەکانی مێژوون، خاوەنی ئەرشیفێکن لە وێنە و وتار و لە حیکایەتەکانی ژیان. بۆیە لەسەر بەرنامەکەمان پێویستە کە ئاورێک لەو کەسایەتیانە بینەوە و بە شێوەیەک بیان دوێنین کە ئەوەی لەلایەن شاراوەتەوە بیدرکێنن، هەڵی ڕێژن، ڕەنگە وا ڕێبکەوێ ڕووداوی مێژووی وان لەلابێت کە سەراپای ڕەوڕەوەی ئەو مێژووە بە ئاراسەیەکی ترابرن. بۆ ئەم بەرنامەیە میوانداری کەسایەتیەکمان کردووە کە لە ساڵی 1930 لە گەڕێکی پیر مەحەممەد لە هەڵەبجە لەدایک بووە. کوڕی ڕەشەفەنی حاجی مەلا عەلی هەڵەبجەیە و بە قەولی خۆی لە سیانزە ماڵەیە و لە عەشیرەتی جافا لە تیرەی ڕۆزایی، دایکیشی خات و حەبیبە فەرە سلێمانە. ساڵی 1955 بە بڕوانامەی ناوەندیەوە دەبێتە فەرمانبەری مالیە لە قەڵاتزە. لە خوێندنی ساڵی 1959-1960 بڕوانامەی ئامادەیی بەدەستێنێ و ئارەزووە کا بچێتە کۆلێژی حقوق واتە یاسای ئێستا تا بێتە حاکم، بەڵام بە ئەو ئاواتی ناگا و ئیتر بڕیارە هیچ کۆلێژێکی تر تەواو نەکا و هەر بەو بڕوانامەیەوە درێژە بە وەزیفەکەی بە. ئەو لە ڕۆژی 6 پێنجی ساڵی 1964 لەگەڵ خاتونایی دەمعروف ئەدیب هاوسەرگیریەکە و دەبنە خاوەنی کوڕێ بە ناوی کاکەشوان و چوار کچ بە ناوەکانی لەنجە و ناز و ڕاز و تافگا. لە 1 ساڵی 1970 کاتێ لە کارگەی جگەری سلێمانی فەرمانبەرە بێخان نشی نەکرێ. ئەم میوان ئازیزە کوردی و عەرەبی و تورکی و فارسی ئینگلیزی دەزانێت. 18 ساڵ لە مانگی سووری عراقی لیقی سلێمانی کاری کردووە. زۆریش حەزی لە سەفەر و شیعر و ئەدەبیاتە. ئەم میوانە ئازیزە بەڕێز کاکەنووری ڕەشی عەلیە بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بەخێراتن دەکەم. زۆر سپاسانەکەم. کاکەنووری زۆر خۆشحاڵ بووین بەوەی کە هاتیتە بەرنامەکە، چکە دڵنیام جەنابتان وەکو ئەوەی کە بیستومانە خاوەنی ئەرشیفێکی جوانن، گرنگی بە ڕوودا و کارەساتەکانیاوە. ئەو ئەرشیفە پڕیەتی لە وێنە و لە حیکایەتەکانی دوێنێ، ئاگاداری زۆر ڕووداوی کە لە شاری سلێمانی و لە هەڵەبجە و بگرە دوایی ئەچینە وردەکارەکانەوە بەهۆی وەزیفەی باوکشتەوە شوێنەهایەکی تری زۆر گەڕاوی لە کوردستانە. ئینجا عادەتی ئەم بەرنامەیەش وایە ئەمانەوێت کە دەست پێ ئەەکەین وا دەست پێ بکەین کە لە جیلێک لە نەوەیەک لە پێش خۆتەوە دەست پێەکەین. وێنەیەکمان هەیە، ئەم وێنەیە کێ؟ ئەلێرەدایانێ ئەم وێنەیە منم بە شەژمانی لە باوەشی باوکمام ساڵی مایسی سی. ئەگەر جەنابە دەستی نەخێتە سەر ئەمەیان جەنابتی. ئەوە منم بە شەژمانی لە هەڵەبجە ساڵی 1930 گیراوە. ئەوە باوکمە. باوکتە. ئەمەیان چێ؟ ئەوە ڕەشی بارچاوەشە. باشە. ئەی ئەوە خوشتی گەورەمە ئەمری خوای کردووە. بەڵێ ناوی چیە خوشتەوە؟ شەمسەخان. باسێکی باوکتمان بۆ بکە. باوکە ساڵی چەند لەدایک بوو؟ باوکم مالیدی 1904. باشە. ئەنجا دوای ئەوەی کەوا حامیبەی جا بوو بە قایم خام، باوکم خوێنەوار بوو، سەقافەتی تورکی و عەرەبی هەبوو، دایدا کردی بە باشکاتبی تەحریرات لە هەڵەبجە. ساڵی چەند؟ ساڵی 1926. مایەوە یعنی بە 22 ساڵی بوو بە کاتبی ئەوەلی قەزای هەڵەبجە. باش. ساڵی تا کە کاکەنووری ئەو کاتە هەڵەبجە قەزا و یان ناحیە بوو؟ قەزا بوو دەمێکە قەزا زەمان ئوسترالیەکەوە قەزایە. بوو بە باشکاتب. بەڵێ. کە باشکاتبی قایمقام. بەڵێ. ساڵی 1904 لە هەڵەبجە لەدایک بوو کەواتە ئەو ساڵە لەدایک بووە کە عەبدوڵڵا بەگ گۆران هاوشیرەی باوکومە هەموو جارە فەیمەخانی دایکی عەبدوڵڵا بەگ عەبدوڵڵا گۆران ئەوێ حەمەڕەشی خۆم گۆشم کردووە. ئەی برای شیرین ئەم دوانە. برای شیرین لەگەڵ گۆرانی هەتا وەکو کۆتایی ژیانی ئەو پەیوەندیە لە بینی ماڵی ئێوە ماڵی گۆرانی شاعیر هەرمایەوە هەتا 1950 مایەوە کە ئێمە لە باوکم مدیر ناحەی مێرگەسوور بوو. ئەو لە مێرگەسوور بوو، ئێمە لە هەولێر خانووان گرتە بوو. عەبدوڵڵا بەگی گۆران خوا ئەفریقا محاسبی ئیشغال بوو لە هەولێر. بانیان سەیری ئاینەوەی پێویستیە شتێکتان ئەوێ حازرم خوا ئەفریقایە. ئەو کاتە باوکە نەما بوو؟
باوكم ما بوو بەڵێ يعني ئەویش مابوو. مدیر ناحی مێرگەسوور بووم بەڵام لە هەولێر دانیشتن ئێمە لە هەولێر دانیشتین خانم ماگەتم لە تەیراوە بەڵێ لە تەیراوە بەڵێ ئەم کاراکتەری تر کە ئەڵەی باش چاوەشە ڕەشی بارچاوش مەشهورە بەڵێ ئەمە بۆچی لەگەڵ باوکتا بوو والله بەحەسب بۆی خەڵقی هەڵەبجە بووە يعني وەکو هاوڕێتی نەبوو وەزیفە بەڵێ لە وەزیفە نا بەڵێ وا مەشهور بە ڕەشی بارچاوش بەڵێ ئەم کاتە مناڵ کاک نووری زیاتر دژداشیان لەبەرە کرد و لە زستانانە چاکەتێکیانە کرد بە سەریا و ئەو چاکەت وشتا ئەو عەزی ئەوانە ناویشی دیاریکراوی خۆی هەبوو یان هەر چاکەت و عەزیان پێ والله هەریان و چاکەت و عەزی و قۆچکە قۆچکە چی قۆچکە ئەو کڵاوێکە لە سەری منایە تا وەکو کلێتە ئێستاوای پێیان و قۆچکە بەڵێ ئیتر ئەو کاتە باوکە لە هەڵەبجە با بڵین فەرمانبەرێکی دیار بوو شتەکەشی هەر دیار بوو دوایی دینە سەر ئەو بەشانی تری ژیانی جەنابتە ئەمەش هەر وێنەیەکی تری ئەو سەردەمەی باوکتە ئەمە لە سوارتایە ساڵی 39 ئەمە لە چوارتایە ئەمەی سوارتایە ساڵی ئەمەیان تۆی کاکە نووری وەنی ئەویان مەرحوم جەلالی برامە ئەوان منم ئەمەیان جەلالی جلی کەشافەتان لەبەر جلی کەشافەمان لەبەر بەڵێ باوکی شێر سدارێکی کردوتە سەر ئەمانی تر چیان لەگەڵ خوشکمە لەکی ئێستا ماوە ئەوە ئەمەیان نەخێ ئەمەیان چێ ئەوە شەمسێ خوشکمە ئەمی خوای کردووە بەڵێ ئەمەیان ئەویان زەکی ئێستا ماوە بەڵێ ئەمەیان ئەوە حەبسەیە ئەوی شەر خوشکتە بەڵێ ئەویش ئەمی خوای کردووە بەڵێ خوا حەفیان کە مامۆستا ئەمانە لە ئەم وێنەی لە شۆ گیراوە تەسەورەکەی ساڵی چەند بێ ماڵەوەیە ماڵی خۆتانەیە ئەمە ماڵی خۆمانە بەڵێ جاران کە ڕەسمچی ئەهات ئەگەڕا بە قەزاو ناحەکانە ئەوەی کەوا قەیمەکان باوکم چووکی سەقافەتی هەبوو خێرا ئیستیغلالێکە ئەیهێنا ڕسمێگەتین یعنی ئەو زاکیرەی هەبوو ئەو بیرکردنەوەی هەبوو ئەو بیرەی هەبوو کە ئەمانە بن بە دۆکۆمنت ئەو زەوقەی هەبوو یاسم هەر لەگەڵ ڕسمچێ بە هاتای بۆ شار تا خێرا هێنا ماڵە ڕسمێگەتی یعنی من مەسەلە ئەو بۆ زەوقێ بوو بۆی بۆ زیکرا بمێنێتەوە ئەو کاتە بۆ زیکرا بمێ بۆ یاداوەری بمێنێتەوە ئێستاش منی عین لەسە عینی نەکجێڕۆم ئێستا خۆشە هەر ئارەزوەت هەیە هەمە ساڵی چەند چوویتە مەکتەب مامۆستا ساڵی 1938 چوومە مەکتەب بە 7 ساڵی لە چوارتا بەڵێ چێ ئەو کاتە مدیری مەکتەبەکە بوو ئەو وەختە عەبدولواحید نووری منووسەر عێواو نووری مەشهور بوو عێواو نووری عین واو نووری کتێبێکی هەبوو بە ڕووناکی بەڵێ ئەو کاتایی ئەو کاتە ئەو کاتە شەر هەیە بەڵێ هەیبوو چی پێوتنەوە مامۆستا عەبدولواحید نووری خۆی بەڕێوەبای بووم بەڕێوەبەر دەرسی ناوتەوە بەبیرەوەری جەناب ئەی چی تر مامۆستا بوون لەو مەکتەبە هین نوێری ئیسماعیل نوێری ئیسماعیل ئەوە دەست مەلاکاکە حەمەش دینی پێوتین مەلاکاکە حەمی چوارتا دین و ڕەوشت و ئانەی پێوتین نوێری ئیسماعیل دەرسەکانی تێی پێوتن معەلیمێکی کەشمان هەبوو جوولەکە بوو ناوی عەزرا بوو عەزرا جوولەکە بوو باشە مامۆستا وێنەیەکی کە هەیە لە ناو ئەلبومەکەی جەنابتە ئەم وێنەیە باسێکی ئەم وێنەیەمان بۆ بکە ئەمە چین ئەم مناڵانە لەسەر ئەم مێزە چاوشتیان بۆ دانراوە ئەمە بەڕەحمە بێ مەلاکاکە حەمە ساحەبی فکرەکە بوو ئەم کاراکتەرە ئەم پیاوە مەلاکاکە حەمی چوارتا ڕەباتی وتی مامۆستای ئاینی بوو بەڵێ ئاینی بوو مەلای مزگەوتەکەش بوو وتی ڕەسمچی هاتووە ئەڵێم کۆمەڵێ مناڵی مەئموورەکان کۆکەمە ڕسمیان دەگەن بۆ زیکرا هەرێکی مێزێکی ڕازانە ئەو پیاڵانی خستە بەردەممان ئەمانە یعنی هەموو مناڵی مەئموورەکانن با بڵێن قوتابیانی چوارتانی نەخێ قوتابیانن لە مەکتەبەکە گرتومانەمە بەڵام زیاتر مناڵی مەئموورەکانە هەمووی مناڵی مەئموورە ئەی بۆ مناڵی خەڵکی عامیتیانە بوو بەخوای ئەو وەختە ئەبوودا هەچی مناڵی مەئموورەیە ما بێن ئێمان جا کردەوە ئەگەر ڕاستی بێ بەڵای شتێکی باشیان دەچی بکەم ئێمە مناڵ بووین ئەخە کاکە نووری ئیسا لەوانەیە یەکێکە بێ لە تەمەنی توە ئەو ڕۆژەی لەبیر بێ هەتا ئێستا گرێ بێ لە دڵیا یاخوا من لەگەڵتان ئەو وەختە من تەمەنم ئەوەنە نەبووە بەڵێ وا نا مەبەستم ئەوە نییە سەرکۆنی جەناب ناکەین بەڵام من وامزانی ئەمە وێنێکی خوێندکارانی ئەو کاتێ و دایان ناون لە ڕۆژێکە چایان بۆ بانکردون بەس دیارە ئەمە هەر مناڵی مەئموورەکان بوو مناڵی مەئموورەکان بەڵێ شتێک واستەتان هەبوو بۆیە ئێوان بەس کاکەی فەلاحمان لەگەڵ خۆ باوکی مەئموور نەبوو
بەڵێ ئەمە چیتیا لە میێنانە کە ئێستا ناوبانگێکی هەبێ مەسەەن والله ئەو مامۆساییکە کێە ئەوە نوێری ئیسماعیلە ئەو مامۆسا نوێری ئیسماعیل بەڵێ کامیان جەنابەتی مامۆسا من تەسەوەرەکەم ئەمەیان جەنابە بێ وەڵی تر عینەکەکەی بۆ دەربێنە بیارە بەربەردی نەزەر مامۆستا ئەمەیان جەنابەتی چەند ساڵت لە چوارتا تەواو کرد کە لە هەڵەبجەوە تەموزی 1932 باوکم نەقڵ بوو لە هەڵەبجەوە بۆ چوارتا لە 5 حوتی 1932 باوکم نەقڵ بوو لە هەڵەبجەوە بۆ چوارتا 5 حوتی 1932 تۆ یەک ساڵان بووی بەڵێ لە بێشکا بووینێمە من و ڕەحمەتی برام کاک جەلال بەڵێ جەلال بۆچی هەردووکتان لە بێشکا دوانن نەخێر یەک ساڵێکمان بین بوو ساڵێکتان دایانمان هەبوو اینجا تا لە 5 حوتی 32 ماینەوە هەتا 28 یانزەی 43 باوکم ساڵی 42 چوو بۆ ئیمتحانی مدیر ناحیەتی لە بەخا ئیمتحانیەوە بە دەرەجەیەکی باش دەچوو کە هاتەوە نەتیجەکەی بوو بە مدیر ناحیەی ماوەت یەکەم جار لێرا ئەمێ شتێکت پێ ببرم هۆی چی بوو ئێوە دایانتان هەبوو دایکم فریان نەئەکەوت دایکم هەر شیری ئا بە ڕەحمەتی بە جەلال ئەو موالیدی چەند بخوا ئەو 32 شوباتی 32 ئەو ساڵێک لە تۆ مناڵتر بوواتە ئەمە ڕەحمەتی ئەمە ساڵی چەند کۆچی دوایی کرد ئەمە حوتی چواری 2007 آخر جار کە خانەنشین کرا بە چ پلەیەک مدیری تەنفیزی هەولێر بوو درود بۆ جانی پاشی زار ڕەحمەتی لێبێ ئەم وێنێش هەر لەوە ئەچێ ڕۆژگاری ئەوە شاری زیکرایەتی مەکتەبی چوارتایە پاسێکی ئەم زیکرایەتەمە ئەوانە بۆ بکە ئەمە هەر وەکو پێم وتن کە ڕەسمچی ئەهاتە چوارتا خێرا مدیری مەکتەبەکەمان خوێنەوای بوو حەجی ئەکرد ڕەسڵ کێ بوو ئەحمەد شەنگە ڕەوانجی ئەو بوو ئەوینەکە با بڵێن وەختە ئەو بوو پێش ئەو شین محمود ئەحمەد شەنگە ڕەوانجی پێش ئەو هی بوو غەیری مستەفا کۆی بوو غەیری مستەفا کۆی بوو جا ئەمانە کە ئەهاتن ئیستیغلالیان ئەکرد ڕەسمچی ئەهات خێرا بانیەکرد بۆ مەکتەب بە فەراشەکەی بڕۆ ڕەسمچێ بێنە خێرا ئێمەیان جا کردو مناڵە مەئەموریەکان ڕەسمێکیانە گرتیسانەوە ئەمەشان هەم بەخوای تر زەوقی ئەوان بوو ئەم بۆنەیە چییە؟ ئەمانی چیەن؟ ئەمە بۆچی هیچیان سەری بەرز کردوێتەوە؟ ئەوە دەورەی ئیسعافاتی ئەوەلیە باش دەورەی ئیسعافات تەمسیلیان پێ خولی فریاکەوتنی سەر باسێکی ئەمەمان بۆ بکە ئەمەی شێ ئەمەی دیارە لێرە مامۆستایە؟ مامۆستای بەس خۆی دیارینێ ئەم کچە چیەوە قەترا کاتە چاوی ئەوە منم جەنابەتی ئەوە خوشکمە قەتەیە کاتە چای من تەمسیلە هین نییەمە تەمسیلە بەڵێ هەر کەشتێ کاک نووری ئەمە چێە ئەمە ساعدەمکەی کامیان تۆ کاتە چارگەکە مەکەرەوە دوای هەر لێرە داینێرەوە ئەمە شێ ئەوە کاکەی فەلاحە کاکەی فەلاح کاکە فەلاح ناوی تەواوی چیە؟ حەمەی بابلێ خەڵقی بانە بوون هاتبوون لە چوارتا لەوێ دانیشتن میرزا حەمەی بانەیان پێبوو یعنی کاتە خۆی ناوی کاکە حەمەیە حەمەی بابلیان پێ حەمەی بابلێ میرزا حەمەمین خەڵقی بانە بوون دەربوو لە چوارتا دانیشتن ینی کاتە محەممەد حەمە ئەمینە بەڵێ محەممەد حەمە ئەمین تا پۆلی چەند لەگەڵ تا پۆلی 5 لەگەڵمانە بوو 5 سەرەتایی دوایی ئەو بوو شۆڕۆی ئاگام لێ نەما چیان لێ هات بەڵام لێرە هەرە دبینیەوە ئەم دێ بەڵێ ئەم دێ دوای بوو بە شاعر دوای بیستان کاکەی فەلاح بووە بە شاعیر و شیعری هەیە و دیوانی هەیە و ئیتر نەمدیەوە دوایەوە یعنی لەم کۆتایی ژیانیان نەتبینیوەتەوە بە یەک دوو جاردیم لای سەراکۆنەکەەوە نییە لێ دوکانێکی پسکۆری هەبوو لەژە ئەرزەکە چاپخانی چوم سەیرم مالەوێ چاپخانی کاکەی چوم بۆ لای یەک دوو جار بەڵە ڕاستە فەرمی ئیترش بوو بە شاعیرێکی گەورە بەڵێ شاعیر یەک لە شارە جوانەکانی درود بۆ گیانی پاشی بەڕاستی
کەسایەتیی خۆشەویست بوو بەڵێ ڕێز و خۆشەویستی بۆ خانەوادەکەی نێری کاکەنووری چیە ئەمەش ڕستێکی کۆنی چوارتایە زستانە لە ماڵی خۆمان گرتومانە من و ڕەحمەتی بران جەلال کەوا شیرداخمانە بە کەوای شیرداخوای شیرداخ بە لێرە بوەستین لەسەر کەوای شیرداخ بەڵێ ئەمە پس مناڵی دەوڵەمەند لەبەریە کرد مەڵێ وایە شایەتیم بۆ گران بوو کەوای شیرداخمان باش بوو بەڵێ تەمان باوکم دی ناحێ بوو خوافیکە ئەم چاکەتە ئەوە ساڵتەیە ئەمە ساڵتەیە بەڵێ قەیفێ و دادورە دادورە بە سیمی ئاتونی بەڵێ بە بەڵێ ئەمەش خوشکەکانت بەڵێ ئەوە خوشکە گەورەکەم ئەمی خۆیان هەردووکیان نەبی خۆیان کرد هەرجیان ئەم گەنجە لە پشتی باوکتەوە ئەوە خاڵمە عومەری حاجی فەرێد چاڵە بجەوی خاڵتە ئەمە چییە مناسبەکە جەژنە نەوەڵڵا جەژن نییە هەر فێستەتیان هێناوتان ڕسمچی هەیە ئەمە هەڵەبجەیە بەڵێ نەخێ ماشە چوارتە وتیان ڕسمچی هاتۆ زستانیشە بەفرە با ڕسمێ بگین لە حەوشە کاکەنووری پرسیارێکە ئەلێرا لێ فێموو بەعام بە گشتی کوردەواری خۆمان دیار بوو خواردنەکانیان جۆرێک لە متەوازعی و ئیتە ترخێنەیە و دۆینێ و پیرخەنی لێ و چەند سووتەکەیە و ئەمە بەڵام ماڵی مدیر ناحیە چیانە خوارد وەڵڵاهی مدیر ناحیەش شتێکی احتیادی بوو لەلا هەی برنجەکە هەبوو ئەو وەختا ئەو برنجەکە تۆ زۆر بە ئاسایاڵی هەبوو بەس لە ماڵانی کە بە مانگی جارێک بەریان نەکرد على ئاساس ئێمە دایمە میوانمان هەبوو ئەجنەبی هاتن باوکو لە حدود و مدود زۆر ئەمایەوە لە هەموو دیوانێک ها بۆ لامان ئەوە دایمە برنجەکە ئەجنەبی مەبەستت چییە مەبەستی خەڵکی دەرەوەی کوردستان لە بەغاو ئەهاتن لە بەغاو ئەهاتن وەزیرەکان هاتن بۆ حدود ئەگەڕان خوا عەفیکە مەلیک فەیسەڵ وەم هاتە ماڵمان لە سیدەکان لەگەڵ ئەوە جارێ ئەوە ڕاوەسە لەسەر ئەوە بۆ هەڵیگری بۆی ئیتر برنجەکەی تر احتیادی زۆر بە احتیادی هەموو ڕۆژێ هەبوو برنج هەموو ڕۆژ ناتوانین من شخصی خۆم بەبێ بری دارە ناکەم ئەخقی ناکە بەڵام ئێوە ئەو هەموو برنجەتان خوارد و دراوسەکانیشتان هەر تەماتی کاڵ و خەیار و نەخە من نەبێ هەزار ڕەحمەت لە قەبریان لەگەڵ مردوویەوە دایک و باوکێکم هەبوو وەکو مەلایکە دوابن ئەهلی خێر بوون ئەهلی خێر بوون لەخوا ئەهلی خێر بوون باوکە ساڵی چەند ژنی هەنا باوکم لە ساڵی 24 هێناوێتی ساڵی 20 ساڵی ژنی هێناوە کاتە تەمان فەرمانبەر بووە لە کاتب تەحریر بووە بەڵێ لە بە 2 ساڵ دوایەوە تعیین بوو 26 ینی ژنی هێناوە ئەنجام ئەی باوکی کاکڕەشی واتە حاجی مەلاعەلی ئەو ئیشی چی بوو حاجی مەلاعەلی مەلاک بوو مڵکی هەبوو لە دەرەوەی خەڵەبجە لە حەمۆغان و لە ملاولا ساڵانەیەکەی بە چەڵتوک وارداتێکی باشە بۆیە هەموو ڕۆژێک ژبشتان خواردوە مەلاک گشتی مڵکی خۆی هەبوو ئەی عەماری هەبوو کە وەختی حاصات هەڵەگیرای خستە عەمارەکەەوە باشە بن ئەمێ فرسەتی ئەوە بێنم کە لەو راپۆرتی کە پێشکەشم کرد سەبارەت بە جەنابێ ئەڵێ سیانزە ماڵە سیانزە ماڵەیە چییە؟ وەڵڵای ئەم سیانزە ماڵەیە عەلا ئەساس یەکێکیانەوەی ئەوڵای موالین کە لە دەی ئەحمە برنەوە لای وارماوە هاتوون تا هەڵەبجە دانیشتوێت یەکێکیش ئەوانی کەش باپیری دایکم و ئەوانە بووە سیانزە ماڵن یعنی سیانزە بنەماڵی سیانزە بنەماڵی ئەسڵی هەڵەبجە کە هەڵەبجیان ئاوان کردوێتەوە دەستیان هەبوو لە ئاوەدا کرد کاتێوە لە ئەحمە برنەوە هاتووە ئێمە باپیر گەورەی مە باپیری باوکم ئەوڵای موالی یەکە ڕەفیقی مەولەوی بۆ خوا عەفیکە مەولەوی شاعیر بەڵێ هەموو ساڵێکە هات ئەچوو بۆ کوێستان بۆ هەورامان هەفتەیە لە ماڵی ئەوڵای موالیە مایەوە لە چ دێ هەر لە ئەحمە برنە نەخێر هەر لە هەڵەبجە بەڵێ ئەهات بۆ گەرمیانوی کوێستان دیارە کە بەرەو کوێستان ئەڕۆی هەڵەبجە زیاتر بە گەرمیا حسابە پێدەشتی شارە زوودە ئەوان لە تاوگۆزی و ئەهاتن هاتنە هەڵەبجە لە هەڵەبجەی ساحەتێکی بۆ کرد ئەنجا هاتوو بۆ هەورامان لەو سەری شۆکە هاتەوە عەیشەی ساحەتێک کرد باوکێ نەک باپیرێ باوکی یا باپیرە کامیان با بڵێن هاو عەسری حەزرەتی مەولەوین باپیری باوکم عەبدوڵای موالی عەبدوڵای موالی هاوچەرخەی ئەو زەمانەیە لەگەڵ مەولەوی چیرۆکێک هەیە لە ماڵی عەبدوڵای موالی چیرۆکەکە باسی ئەوە کە ڕۆژێک
کەوشەکانی جەنابی مەولەوی لەگەڵ جەنابی عەبدوڵای موالیە گۆڕاون شتێک لەو بابەتە هەیە بەڵێ لە هەڵەبجە هەیە ئەوە چییە؟ ئەوە باوکم گێڕایەوەتی ساڵێکیان ئەوش لە باوکی خۆی بیستە بوو مەولەوی هات ئەچوو بە کوێستان باش ئێتر ئەو ڕۆژی کە بۆ ئەو دیوە چوو بۆ ئەو دی بەڵێ بە هەورامان بۆ هەورامانی کە وەختە ویستی بڕۆ ئەو بەیانە ئیتر لە نازام چۆن بۆ کەوشەکانی مەولێ هەموو لە یەک چووە کەوشەکانی ئەوڵای مالی لە پێ کردووە و ئیناکانی ئەو بەجێماوە کە وەختی ئەو چوە کوێستان و ئەمانە تا وڵاوە کەوشەکانی مەولەویە بەجێماوە جۆجە قەیژەکە موفەرکە مبارەکە باوە لامان بێ هەتا منیش مابووم هەتا 1930 خەڵک وەکو موفەرک تەماشا ئەیان بر بۆ ئیعتیقادیانە بوو ئەیانە مەسەهیە و ئەمان ئەیان بر بۆ دوای ئاگام لێ نییە چی لە هاتووە ئەم وێنەیە خاتوونیشی تایە ئەمە کێیە؟ ئەوە دایکی ڕەحمەتیمە ئەمە خواعافیکە حەبیبە سلێمانە ئەوەش کەمالی برامە ئەمەش کاکەمالی براتە ئەوەش ساڵ عەمری بێ ئەمەش کاک سلێمانە ناحەی تەقتەقە باوکو لە تەقتەق بوو ئەوە سلێمانە لامان وشی بۆ کرد ئیشی بۆ کرد کەواتە برنجی کوردی خۆشتان خواردووە دایانتان هەبووە بەڵێ خەڵکیش هەبووە ئیشی بۆ کردوون ڕزیپە وەختە بوو ئێتە کوڕە دەوڵەمەند هەی کوڕە دەوڵەمەند زۆر باش بەڵێ ئەنجا من ئەمەوێ هەندێک ڕسمی جوان هەن لە ناو ئەلبومەکەی ئەم وێنەیە ئەم وێنەیە باوکم بە حەسەب ئەوەی کە لە ناحەکانە لە ئەمە جەنابی باوکتە بەڵێ ئەو سیارە بەسەر ئەو باوکمە ناوەڕاست زعیم ڕۆکت ئەحمەد مەرعی مدیر استخبارات عسكري لوزارة الدفاع أوش بلي أوا هاتم بحدود أوش محمود بيجي خليفة سمد رئيس عشائري برادوستا بلى شي رحمتي كريم خان وأنا باوكيتي وباوكي كريم خان أم ناويتشيا محمود بيجي خليفة سمد رئيس عشائري برادوس محموبك بلى بلى جا من أمل لسرسي دكان والرواندوزو أنا بدري يجي قسم بوبكي بلام یارمەتیم بە با وچانێک وەربگرم خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەتتان کاکە نووری پێش ئەوەی وچانەکە وەربگرین ویسمان باسی ناوچەی ڕەواندز و سیدەکان و ئەوانە بە دوور و درێژی بکەین و ئێستاش هەر بەرنامەوەیە قسە لە سەرۆکەین بەڵام ئەمێ کەمێک بچینەوە سەر کارکتەری دایکێ دایکیش هەر هەڵەبجەیە ئەویش هەر لە عەشیرەتی جافە و لە تیرەڕی جاف نییە ئەمە کچەزای هینە حەمە چاوەشی ئەحمەدی سلێمان ئەم جایە ئەمان لە شوێنێکەوە هاتوون لەکوێوە هاتوون بەخوا بۆکو لە دایک میسۆخاب ئەڵێ لە با پێگەوەرمان لە شیوەکەڵەوە هاتوو لای چوارتاوە شیوەکەڵی لای چوارتە ئەڵێ لێوە هاتوون ئیتر بنەماڵە هاتوونە تا هەڵە هاتوونە تا هەڵە نەک باوکە لە شیوەکەڵ باوکم هەر لە ئەحمەد مەبەستمەوە نییە مەبەستمەوەیە لە شیوەکەڵ نەبووە دایکێ باوکە لەوێ بیخوازێ ئەوانیش بە ماڵەوە بە بنەماڵەوە بەڵێ باپیری دایکم هاتۆتە ئەوێ باپیری دایک سلێمان حەبیبە فەرز سلێمان یان سلێمان هاتۆتە هەڵەبجە باپیری باوکێ ساڵی چەند ئەبێتە بەڕێوەبەری ناحیە لە سیدەکان ساڵی 1952 لە سەنگەسەر نەخلی سیدەکان بوو 1952 هیچ شوێنێکی ناوچە عەرەبیەکانی نەبینیوە نەخێر هەمووی هین ئەگەر ڕێگەم بێ بۆ حسێبکەوی کرد ئەوەجا ماوەت بنگرت مێرگە سوور بارزان تەیناڵ سەنگاو تەقتەق برادۆست ئەمانی دیوە ئەوانە هەمووی بە هەموو بەم دیرنا ساڵی چەند تەقاعد بوو ساڵی 58 پێش شۆڕژ یا دوای شۆڕش بەخوا پێش شۆڕش بەڵێ پێش شۆڕش ماڵی مەحموبەک واتە ماڵی کەریمخانی برادۆست بەڵێ ئەوان لەکوێ بوون هەواریان لەکوێ ماڵیان ئەوان لە دەیەکە بوو لە خوار سیدەکان و پیانەوت مجێسەر
محبوبەکی مجێسەر مەشهور بوو بەڵێ مجێسەر هەموو ڕۆژێ محبوبەک بە سواری هات بۆ سیدەکان لای باوکم میوانە بوو ئیتر لە نیوەڕاکەنانە خواوی ساحاتەکە ئەچۆ بۆ مجێسەر ئەچۆ بۆ شوێنەکەی خۆیان هاوڕێتێکی پتەویان هەبوو لە پەیوەندێکی پتەیان هەبوو جەنابی بەکشی هەرە چووە مجێسەر حتا لەگەڵ ماڵی گولەزارخانی سەیتەها لەگەڵ ئەواشە پەیوەندیمان هەبوو چی سەیتەها بوو گولجارخان خێزانی بوو خێزانی و گولجارخان سەیتەها مەشهورە سەیتەهای شەمزینی بەڵێ جا گولی زارخان ئافرەتێک بوو یعنی شاژن چونێتە ماڵیان نانی بۆ کردوین پەیوەندیمان هەبووە بەس ئەو کاتە سەیتەها خۆی سێتەها نەما ئەمە شوێنێکی ترە ئەمە چوارتایە مۆزەفەکان ئیچواتە لە پێش شوێنە شاخەکەی پێڵێن بەردی قەلێ بەردی قەلێ بەڵێ ئەمە بەردی قەلەیە ئەمە جەنابی ئەوە باوکمە بەڵێ ئەوە ڕەشی چرقەیە باوکی پایرەزێر سەپۆت ڕەشی باوکی سەفۆت بەڵێ ئەمەیان ئەوە سەعید چەلەبیە باوکی ئەوە کوڕەش نوێری نوێری سەعید چەلەبیە ئەویان ئەوە ڕەو دۆغرامەچیە مابی دکتۆر هاشم دۆغرامەچی هەولێرین بەڵێ دۆغرامەچیەکان زۆریان هەولێ حال ئەمەیان ئەوە ئەحمە بەیگ باوکی پەتاحە ئەمیرخای کرد پەتاحی مهندس بەڵێ ئەو ڕەحمان بەگی نپوسە ئەو ڕەحمان بەگ ئەمانە هەموو فەرمانبەر بوون ئەم بەڕێزانە ئەوە نوێری عەلی سەیدەلیە ئەمەیان ئەوە بەڵێ ئەویتە عارف قابڕەشە بەرکەس باوکی کاک عومەر و کاک هەڵگورت بەڵێ عیرفان بەڵێ خوافیانکە خوافیانکەوانیش ماڵێکی باش بوون وێنشی لەم بەرنامەی وێنەی زۆرمان بڵاو کردێتەوە کەواتە کۆمەڵێک فەرمانبەر بوون لەو کاتە لە چوارتا بوون ئیتر ئەوانە مناسەبات و شتەکانیان هەر بەیەکەوە بۆ لەو کاتە لەوێ و وەنیە بەڵێ ئەم کەسایەتێکیە ئەوەش نووری عەلی سەیدەلیە نووری عەلی سەیدەلی ئەو کاتە مۆزەف سەحی بوو ساڵی 1926 ساڵەمەوە پێشکەشی باوکم کردووە ئیتر نازانم مناسەبەتەکە چی بووە بۆ بە مناسەبەت ڕسم پێشکەشی یەکتری کرا جەژنە ئیتر لە پشتەکەی ئەینوسی بەڵێ جەژنتان پیرۆزی بێ هەموو ساڵێ بەخۆشی کارتەکان مەسەلەن لە ئاسۆ عومەرەوە تەقدیم ئەمە هاوڕێتەکەی خوا لێ خۆش بوو نووری عەلی لەگەڵ باوکتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە فەرمانبەر بووە لە چوارتا مۆزەف سەحی بوو لە چوارتا یعنی هەر تەنیا سەیدەلانی نەبوو مۆزەف سەحی بوو لە چوارتا ئیتر شارەزایی بۆی دەرمانەوە بۆ هۆی ئەوەی کەوا لێرە ئەگزاخانەیە هەبوو ئەگزاخانەوەتە دەرمانخانە لە شاری سلێمانیەوە دیاریشەکە لە بەدی سەرا بۆ کات ئەم وێنەی کیانکێکە ئەوە سدیق القادریە قایم بوو لە قەزای مەحمودیەوە لە بەغاوە نەقڵکرا بۆ چوارتا ئەمە پەیوەندێکی تەواوی لەگەڵ باوکمە هەبوو خۆی جەنەرال بۆ جێژێشی قەیسەری کە ئیتحاد کە رووسیا ئەو وەختە دەبا ئەم هاتۆ بۆ عێراق لە حکوومەتەکەی شێخ مەحموود نەمەر بوو بە مفەتیشی عامی سوپا مفەتیشی عامی سوپا ئیتر پەیوەندی ئەمەی کە نەقڵ بوو واتە ئەمە دەرچووی عوسمانلیە بەڵێ کۆنا جەنەرال بوو کتێبێکی هەبوو جەنەرال سدیق القادری لە جێشی سۆڤێتی قەیسەری ئیتر پەیوەندی دۆستایەتی لەگەڵ باوکتوانە بوو بەوەی وەزیفەوە زیاتر وەزیفۆ بەڵێ با بینە سەر ڕۆژگارێکی تر ئیتر تۆ شەشی سان سەرەتایی لە تۆ تا پێنج لە چوارتا دوایی چوون بۆ چون بۆ بنگرت چونە بنگرت لە بنگرت تاوامان کرد شەشە تاو بەڵێ شەش بڕینی قۆناغی شەشی سەرەتایی گرنگ بوو ئایرە وەڵا زۆر کێ هەبوو وەختە شادی ساڵی 45 کێ شادی شەش بوو کەم بوو بەڵام ئێوە سەراپا بەهۆی وەزیفەکەەوە بەهۆی ڕۆشنبیری باوکتەوە کچەکانی شوکڕەکانیش خوێنەوار هەموو خوێنەوە خۆی بە خێزانی شە بەڕاستی خێزانی وایە کەڵچەرێکی زیندوی هەیە و زیاتر باوک هەندێک جار مام و خاڵ کاریگەریان لەسەر مناڵەکەی فەزی باوکمە لە ناوەندی چوویتە کۆ لە ناوەندی چوینە هەڵەبجە چوونەوە هەڵەبجە بۆ لای مام و خاڵ
نەخێ خاڵی خۆمان هەبوو هەتان بوو چوینە ناو خانەکە خوشی ڕەحمەتیم گەورەکە بوو بە بناوانمان چێ و چێ چوون بۆ خوێندن تۆ کاک جەلال بەس ڕەحمەتی ماینەوە ئیتر لێ دەستان کرد بە خوێندن تاواکە هاتینەوە سلێمانی عەدادی سلێمانی یعنی سێتان تەواو کرد سێ ساڵەکەتان تەواو کرد ئەم وێنەی چ کاتێکە هی هەڵەبجێ هی کاتی هەڵەبجێ بەڵێ هی کاتی هەڵەبجەیە کە هاتینە سلێمانی ئەو وێنەیەم گرت لە سلێمانی عادە دوا بوو ئەم پەڕێ بخرێتە ئەم گیرفانە عادە دوا بوو خەڵەمێکیا بێرا لەگەڵ دەسڕێکی سپی دەسڕێکی بکرایە لەکوێتان وەرگرتە بوو ئەم ستایلە ئەمانە هەموو لە ڕەحمەتی باوکم بۆی باغ بەستن دەسر کە ئەماکە من نەمەزانین بۆی باغ بەستم لە شەشی ابتیدایی تەماشای باوکمەکە خۆ عەفریقا ئەیبەست لەوە پێ بووم ئەوان لە شو ئەم ستایلان وەرگرت و زیاتر ئینگلیز و لە عوسمانی لەوانەوە یانگرتم بوو ئیتر سەری متەوەسەت تەواو کرد تۆ کوڕەگەوری باوکتی تۆ کوڕەگەوری باوکتی ئەنجا چیت کرد لەو کاتێ وەڵا ئیتر کە ئیمتیحانم ما ئەوەڵ ساڵ دەرنەچووم ساڵی دووەم ئیتر وازم لێنا تەعین بووم تەعین بوو لە شۆ لە قەڵاتزێ ساڵی تەعین بووم ساڵی چەند ساڵی 55 ئەمە هی ئەو سەردەمەیە کە ئەمە لە 28 یانزەی 47 28 یانزەی 28 ساڵی 1947 لە هەڵەبجە بوو لە هەڵەبجە ئەمە لە هێشتا لە دوی متەوەستە بووی ئەوە لێرا قەڵەمێک و بۆ یاخراوە ئەم بۆ یاخکردنە ئەوە کاگرافیق لەو پرسە کاگرافیقی میوانی بەرنامەکەمان بوو پێشتر ئەوە بڵێ ئیتر بۆ بینینەوەی جوان بووکە ئێوە وەختە ئەو کاتەوە باو بوو لێرە قاتەکە شینێکی کاڵە بیرە نایە لە ئەسڵاتی بوو بەخوا لە وای ڕساسی ڕساسی کاکە نووری ئەلم کاتا لەگەڵ کاکجلالی ڕەحمەتی و شەمسەخان کە بناوانتان بوو هەم خوشکی گەورەتان بۆ خالی خۆش بێ لە هەڵەبجە بوون و ئیتر هەرزەکاری لە هەڵەبجە گەنج ئەو کاتە بەچیەوە ئەیان بردەسەر یعنی وەڵڵاهی گەنجان ئەو وەختە بڵێم چی بەچیەوە ئەیان بردەسەر هەر خەریکی یا لە بەعضێکیان زۆر کە لە مەکتەب داوامیان دەکرد بەعضێکیان خەریکی فەلاحەت و ئیشی ناو بازاڕ و ئەوانە بوون ئێوە کە ئیشی فەلاحەتوانەتان ناکرد ئێمە با پێم باوکی باوکو ئەڵم ئێوە کە ئەو ئیشەتان ناکرد چیتان نەکرد ئێمە لە مەکتەب داواممان نەکرد ئەو وەختە مەکتەب دوو داوام بوو دوو شەمان و پێنجشەمان ئەچوینەوە چوار دەستی بانیانان خوێندوانیش پاژنیوە ڕۆ ئێتەکە هاتوونەوە سەعیمان نەکرد ینی ماوەیەکە چوونەوە ماڵەوە حەوانەوە هاتنەوە بۆ مەکتەب ئیتر ئێواران گەنجان کۆبوونەوە ئەو وەختە تۆپتۆپێنمان نەکرد ئەهاتن بەشێ ناچین بۆ تیارەخانەکە دەستی تیارەخانەکە تۆپتۆپێنمان نەکرد تقریبان 51 و 52 ئەوانە بوونی نەخێر لە متەوەستا لە متەوەستا لە هەڵەبجە ئاخر ساڵی چەند بوو ئەوە ساڵی ئەوە 47 و 48 بوو 47 و 48 وای ڕاستە وایە جەنابتان مادی سیویەکە ڕاستە اینجا با بڵین ئیتر ئالۆ کاتە جەنگی جیهانی دووەمیش کۆتایی هات وردە وردە خەڵک بژایەوە وانە باشە بووی بە فەرمانبەر لە قەڵازیە فەرمانبەری مالیە ئەی عەسکەریت کرد نەخێ عەسکەریم نەکردە بوو دوای ئەوەی ماوەیە 2 ساڵێک مامەوە تەماشاکەم ڕۆژێک لە تەجدید کتابێک هات بووم بۆ قامێ ئەمە لە هەڵەبجە نەخێ این بووم لە قەڵازیە ئێتر وتیان تۆ ئەمە متەخەلیفە بینێرن من ئەو وەختە سانەیم تاوا نەکرد بوو ئێتر کە هاتم خۆم چوم بەدەلم 100 دیناری ئەو وەختە بەڵام هەر جلیان پێ لەبەرکردن بەڵێ جلیان پێ لەبەرکردن 3 مانگ لەکوێ هەر لە تارەخانەکە لێرە لە دەشت تارەخانە ئەمە وێنی و کاتێ ئەمە وێنە و کاتێ وەڵاش ئەمە وانە بوو بەرگەکانمان ئەمە ڕێژ عۆرفا قارسەنگاوی هەبوو وتم ئەو جلالم بەربا ڕستێکی پێوە بگرم بۆ زیکریان وەزیرەکانی خۆشن نییە نەخێر ئەمە هی ڕێژ عۆرفا قارسەنگاوی بوو بەڵەخوا تۆزێکیش گەورەیە بەبەرێ یا خەزامی ئەو بوو ئەو بوو وتم با ڕستێکی پێوە بگرم بۆ زیکریان بەڵێ بۆ زیکرێ کاکە نووری دەشتی تیارەخانەکە من لە جەنابە لە جەنابی باوکم ئەوانە زۆر گوێم لێ بێ بەس حەزەکەم بۆ بینەرانی ڕوونکەیتەوە دەشتی تیارەخانەکە ئەکەوێتە کوێی سلێمانیەوە ئەکوێتە جنوبی سلێمانی چ گەڕێکێکی چ گەڕێکێک ئێستا عەقاریە عەقاری خۆی سەرەوە یان بەرەو قۆریەشکە عەقاری تەختایەکەی عەقاری کە ئێستا پێڵەن گەڕێکی شۆڕش
لەوێ ئەوە ئیسماعیلی لێ نەبوو پشتی ئوتێل ئاشتی بەڵێ بەڵێ ئەوە تارەخانەکە ئەوە بوو فیلکەی با بڵێن ئیسعراجی ساڵانیان ئەکرد لەوێ هینی مەکتەبەکان بەڵێ شوێنێکی تەختایی بوو تەختایی بوو لەوێ یاری فوتبۆڵ ئەوانە فوتبۆڵ ئەکران ئیتر فەقیەکانە هاتون جوغزێنیان نەکرد جوغزێن تۆپێکی پەڕۆیە هەلیان نا بۆ یەکتری ئێتر نازانم ئەیان گرتەوە چی یانەوە جوغزێن باشە پێش ئەوەی کە ژن بێنی بەڵێ تۆ سیاری خۆتت کڕی نەخێر دوای کە ژن بهێنا ئەجا سیارم کڕی بینی خۆمان بێ ئەو بە زۆر پێکڕی دییان خۆشە حەستە کرد بەخوای حەزم تەبع لەو تەمەنا حەزم لە سیارەکە وای ڕاستە لەو تەمەنا ساڵی چەند ژنێنە ساڵی لە 6/5/64 6/5/1964 ئەمە کامیان سیاری جەنابتە والله هیچیانی من نییە فیاتەکە ئەمان هی کەمالەوە مۆسکۆڤیجە ئەوەشی ڕەحمەتی جەلال باشە ئەمەیان چی بوو ئەمەیان چی بوو ناوەکانیان ئەوان فیاتە سپیەکان سپیەکە فیاتە ئەمەش مۆسکۆڤیجە ئەمەیان مۆسکۆڤیجە ئەوە فیاتە 61 بەڵێ بۆچی کاکە نووری 61وانە شەر مۆسکۆڤیجە بەڵێ 61 هات هەموو ئەی خۆ چی و کڕی والله خۆم دەبغا کەماڵمان لە وەزیر هیلمەنێکم کڕی هیلمەن هیلمەن ئەمەیە نەخێ ئەوە دۆجە ئەمە دۆج ئەوە دۆجی 55 هی برادێرێ بە بچین بردمامۆ قەلاسان ڕستمان کرد ئەی خۆ نییە ئەوەش خۆم نییە ئەی باشە وێنت هەیە کڕ والله ئەوەم نییە هلمەنەکەم نییە هلمەنەکە نییە کەواتە ئەم وێنانی کە هەموو لە ئەلبومەکە هەمووی لە لای سیارە وەستاوی هێشتا ئەمە سیارەکەی خۆ ئەمەش هەری خۆن نییە ئەم جێبی ئیسلاحی زراعیە ئەمیش دەوڵەتیە نەبوو بەڵێ دەوڵەتیە بۆ لای خەڵاتشۆدان باشە خۆ ئەمەژی خۆن نییە کامە ئەوە نەوەڵاوە سکۆدای کاکەریمە برازای ماڵەوە بەڵام لەوە چێت تۆ هیوایەتی سیارەت هەبوو ئێستا بەم تەمەنەوە ماشەڵڵە تەمەند درێژ بیشەڵە لەگەڵ تۆ ئارەزووی سیارەت هەیە ئێستا هەمە هەتا بەڵام لە یەخوڕی یان والله هەتا ساڵی هەتاکو 5 ساڵەوە پێش لێ مەخوی تا ساوم عملیات نەکردبوو کە ساوم هەردوو ساوم ئاویس پێ هاتبوو عملیاتم کرد بۆ سەرجادە بەجارە قەڵەباڵ بوو نەمەتوانی بەڕاستی ئیتر تۆش ئەو لێ پرساوێتە نەخسە سەرشانی خۆت نەخەیان وتێ با لێرا بوەستێ و کە کەسێک تووشی گرفت نەبێ بۆی ئێمە ئەوە بەڕاستی هەستی هەز بە مەسئولکردنی زۆر باشە دەست خۆش بێت کاکە نووری 4-5 ڕسمی سیاری تیا بووتم یەکیان هەری خۆی هیچیانی تۆ دەبێت هیچانی من نەبوو حەز بەکرێکیانی خۆ لە دوایە بووم مۆسکۆڤیجێکم کڕی منیش باکە لە معمەلی گەڕەکە بووم مۆسکۆڤیجێکم کرد ئەمە ڕسمم نییە باشە بە چەند کردی ئەو مۆسکۆڤیج بە 350 نیە لە هەمێ حاج ساڵح گران نەبوو وەڵا گران بوو 350 سویسی لە کاکە حەمید دراوسێمانم کردی بەڵێ کاکە حەمەی حای ساڵحی قاسم حەمامچی حەمامچی نە قاسم بەڵێ ئەم وێنەیە ئەمانی شێن ئەوانە ڕفیقی باوکمن یەکەم ئەوە عەزیزی ئەحماغایە محاسبی ژغال باشە دووەم عەباسی ئەحماغایە مزەممیلی بەیتەرە ئەو کەوا لەبەرە با بڵێن ئەوە کەریماغای خەیاتە ئەوەی چوارە ئەوەی تر غەپور سەعیە ئەوەی ڕاکشاوە بەڵێ ئەوە ناناسم ئەمانە هەمووی هاوڕێی باوکتن بەڵ ساڵی 35 ڕستیان گرتووە لەکوێ لە هەولێر لە هەولێر ئەمە هەولێریشە نشاوە فەرمانبەرانی سلێمانی هەولێر لە هەولێر بەڵێ باشە هەڵە بژەشم پیشانی ئەم وێنەیە ئەمە مەموریەکانی چوارتان لە سەیرانگای سەرسیر لە سەرسی ساڵی 36 باوکیشتی تایە بەڵێ باوکمەوەتا ئەمانە بەڵێ ئەیناسی بەڵێ ئەوەی تێجی ئەوە کەس ئەوە عەزیز کوردیە زابت تەجدید عەزیز کوردی و کوردی مەلام حەمەی کوردیە عەلاقەی بانوونی عەلاقەی بانوونی ئەمەش ئەوەش مەموریەکانی چوارتان هەر لە سەرسیر ساڵی جارە دوو جا ئەچوون سەیرانیان نەکرد مەمورەکان مەمورەکان ئەیتر خەڵکی عەوام مشتیان لەگەڵ نەبوو نەخێ کاسب کار و ئەوانە مەلا هەبوو چوارتایشە هاتن لەگەڵان لە پشتەوە بوون کاکە نووری ئەمە چییە ئەم وێنەیە ئەم پیاوە بە بیجامەوە لەگەڵ ئێوایە و نازانم کوێ ئەم شوێنە ئەمە پردەکەی قلیاسانە باش ئەبا
احمد ميرزا عارف اخو عفيك يا اخوي امام كاك احمد ميرزا باوكي هنرمند شكاوى كاوي احمد ميرزا بلا میوان بوو لەم بەرنامە هەندی ڕسمی کاک ئەحمەدیش كثير عم كردبو بلى. بو 28 اصلي وكان کامیان جەنابەتی ئەمەیان جەنابەتی بلا هو منهم بلى. اي والله باشە هو اخو عفيك حادي عم بلا بەڵێ اوش حميد بووی بە 28 ئەسڵی بلا ئیتر کەیشێک پلەکەی یا موچەکەی بەرزە بووە بلا دەس و دائیرەی دسو دايره يعني حسابات وأنا خبريانا يعني ئەوە نەبوو کە معاشکە زیاد بخەدی فام سەنەکەی نبو الا ابي تنباخ شبابه يلا شو بتاعتي لا قلياسان باشا. والله تلي وين تشكيل كد دانش نسيك ما زبل بە سیارەش ڕۆشت بلا بس عارف شو بە پاسوشتی واتیان لا پێ بتاكسي بروشي والله کاکە نووری ئەو کاتە منیش بیرمێت بەس بە حاڵ طبعا من موالی 64 ئەو ساڵدای بوو کە جەنا بژنێنەوە کەمتر گۆش برژاندن لە دەرەوە هەبوو بلا خەڵک عیب بوو گۆش برژێنەوە نەبوو یا بە گوناحیان نەزانی ئەو بۆ والله نەبچێ بەسەر بقولها يعني لو كلاكي الرابع خلق نفسي خلق ما يتسر وابو والله او هسه زور هبو وقت بەڵێ ئەو کاتە زیاتر خێزانەکان چیانە بر بۆ سەیران والله اويك شايع ابو خيزان يا قبليسو يا فراخ شفتش خۆش دەست مثلا بلا كفته حلبي امانه يعني امانه شايع پاقلێک باقليك بلايش اگر موسمه كي هبو باقليك بلايش بەڵامی تر گۆش برژانوانە شتێکی هین نەبوو زۆر عیب بوو باڵێ ئەمە ئەو سەردەمەیە کە بلا وسدمي لاوێتی ئەلێرا فەرمانبەری نخير فما بيني 52 ئەوش 52 هێشتا لە سەرەتایی ناوەندی کاک نووری لە ژیانی وەزیفی جەنابتە بەڵێ سوودت لە باوکە بینیوە چی کاتێک کە تۆ بووی بە فەرمانبەر چوویتە ڕژێر ڕکێفی نەسیحەتە وەزیفیەکانی عملەوە بووم بەجێماوە وتی باوکم وەزیفە وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵکی قەت خۆتان بەبەر نەزانن چی لە دەسەڵاتانەیە بیکەن خزمەت بەبێ مقابل ئەمێنێتەوە سمعەیە و ناوی باشە ئەوە نەسیحەتی بوو ئیتر ئێوەش دەقا و دەق پەیڕەویتان کرد دەستپاکی و ئەمینی الحەمدوللا هەمومان بۆ بەجیا تەطبیق کردووە ئەمێنەیە چیتیایە ئەمانە ئەم شوێنە کوێ ئەو شوێنە ماڵی خۆمانەوە لەکوێ لە بەغا لە وەزیریە ماڵی خۆت یا ماڵی باوکەی خۆم لێ نەقلی بەغا بووم لێرە لە سێمال لە زەیربەی عقار بووم باشە نەقلی بەغا بوو خانووەکەی وەزیریەیە تۆ حەسرەتێکیش لە دڵتایە حەسرەتی ئەوەی کە کۆلێژی حقوق واتە یاسا وەری نەگرێتی زۆر حەزت دەکرد ببی زۆر حەزم لە قانون نەکرد لەبەری ببی بە حاکم بۆی پێ بڵێن حاکم نوێنەوە وەڵا هەر حەزم لە قانون کردووە ئەمما بەداخەوە من کە تەقدیم حقوقم کرد معدل فەرعی ئەدەبی بووم شەستم هێنا یەک دوو ساڵ تەقدیمم کردیتە سال بوومەوە چوومە لای مامۆستاک جوبرائیل بەننا ئوستادی کولێ حقوق بووم چوومتم من زۆر حەزم لەم کولێیە وتی بە عەرەبی وتی بڕۆ تەماشا بکە بزانە معدەلی تۆ لیراوە کە چوومتم وەڵا لە 65 جاوەستاوە وتی چی بکەم بەدەست من نییە من وێنە زۆر هەن بەڵام بەداخەوە ئەمە زۆر ئەم وێنەیە وێنە ئیشی زۆر ئەمە لەگەڵ شیاگرت ئەمە لەگەڵ کەمبای ڕەشەفەی سەعاتی لە ماڵی خۆیان لەسەر گۆل بەڵێ ئەم پەنجەرانە چیان پێوت ئەم پەنجەرانە پێیانەوە هیلالی پەنجەرەی هیلالی بەڵێ گەورە و تا نزیکی زەوی شوورەکەش بوو دیوارێکی پان هەندێک جاری تشتیان لێدانا بەڵام ئەوەی کە جامخانەیەکی گەورە بوو ئەوانە پیانەوە عروسی بڵێ اینجا هەندێک ڕسمی تر ماوە بەڵام بە وچانێکی تر وەربگرین دێنێ وڵات خۆشەویستانم وچانێکی تر و دێنەوە خزمەتتان پێشەوەی کە وچانەکە وەربگرین باسی ئەو ئاواتەمان کرد کە ناتە دی
بەداخەوە چکە زۆر جار ئینسان ئاواتی کە نێتە دی هەتا دنیا حەسرەتە بەڵام پێ ئەچەیەکێکی کە لە خێزانی ئێوە بوو بێ بوو بە حاکم ئەوە کولی حقوقی بەغای حقوقی تاواکرد بەڵێ ئەمە بەڕێز حاکم کەمالە حەسەن ئیسماعیل ئاغای سەرسیانە قایمقامی ڕانی بوو قایمقامی ڕانی بۆ کاتە لە حقوق بوو بەڵێ بەیەکەوەیان تێکە هاتو حەسەن ئاغا بوو بە قایمقامی ڕانیە نازام ساڵی ئێمە ڕێزمان هەیە بۆ کاکەمال لێرەوە سڵاوی بۆ ئەنێرین خۆشەویستیمان هەیە بۆ جەنابی ئەویش خاننشین بۆ ئێستاوەنی بەڵێ خاننشین بەڵێ ئەم وێنەیە کە دوو کەسن ئەوە فەیدون عەلیەمینە خوا عەفویکە لە دارالمەعالی ابتیدایی بوو لە عەزەمیە برادێرایەتیمان زۆر بەهێز بوو کە چوو ئەم ڕستەی بۆ ناردم وتم ئەوە چییە کاکە فەیدون تۆ لەبەر ئاوێنێکیان گرتووە نازانم ئاوای تۆ لەبەر ئاوێنەیە یعنی هەردوو وێنەکار یەکەسە ئەویش با بڵێن نووسەری گەورە مامۆستا فەیدون عەلیەمینی خوا لێی خۆش بۆ باوکی کاک دکتۆر ئاسۆ بەڵێ کاک نووری بەخوا پێم وابێ ڕسمێکی تری سیارم دۆزیەوە بەشکم خوای ئەمەیانی تۆ بێ بەخوا هیچیانی من نییە ئەمە شانەی تۆ نیە ئەمە چیان و ئەمە چیە لە پاڵ ئەم سیارە ئەوە کازمەیە بەغا مامۆستا جەمال خەلاقی خوا عەفویکە سیارەی بۆ دەرچوو بوو ئەم مامۆستا جەمال خوا ئەوە جەمیلی برایەت ئێمە ئەمسەر ئەمان کاک جەمیل ئەمەیان جەنابتی بەڵێ ئەوە من کراسپیان خۆمیان کراسپیان لەبەرە بەس ئەمەیان ئیتر ئێوە ئەم مەجموعەی چوون لە شەریکە ئەو مۆسکۆڤیزەی بۆ وەرگرت ساڵی چەند 65 بوو 65 خۆی سایاقی نازانی نێزانی چێ بۆی لێ خوڕی وەڵا ڕەحمەتی جەلای برام ڕەحمەت شوین بۆ کازمێ لێوە پیاسەیەکمان پێکرد باشە دوای خێناتەوە وەست باشە ئەجا ئەم وێنەیە وێنەیەکی جوانە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن کامیان جەنابتی هیچیان من نیم ئەوە کەمالە ئەوەش ماجیدی ئەحمەدی عەیزاغا کامیان ئەوە کاکەمالە ئەوە کەمالە ئەوە دکتۆر ماجیدی ئەحمەدی عەیزاغایە خوا ئەوان عەزیزی ناوە نایناسم هەرو نازانی نایگات لە ئەلبومەکەی جەنابتە ئەم پیاوە ئەمە پیاوێکی زۆر گورجوبۆ ئەمە قەتارسی بوو لە بینی سلێمانی و چوارتا پیان ئەو خوڵەقازی ئەو وەختە سیارە نەبوو ئەمانە سێ چوار وڵا غار بوون هاتوو چیان نەکرد شتیانی هێنا ئیتر هاتون بەیانی دەرەشی مەلابانات بۆ عەسە گەشتە چوارتا ئیتر ماڵە مەمورەکان شتیان بۆ ئەهات ئەچون لیان وەرگرت ناوی خوڵەقازی بوو خوڵەقازیش پیاوی قەتارچی بوو یعنی ئیشی نەقلی مەوادی گواستنەوەی شت و مەگ لە شارەکان و کاتە پێیان تۆ قەتارچی بەڵێ باشە من پرسیارێکی کەم هەیە با بڕین بەرەو تەواوکردنی نیوەی دین کە ئەوی ژنێنانە نصفی ئیمان بەڵێ باسێکی ئەم کاراکتەرەمان بۆ بکە ئەوە من هەستەکەم کە ئەمەم داناڵیتە تەواو ڕسمەکان گوڵیان نا لە خۆیان تر ئەلێرا کامل بوو بڵێ ئەمە دایکی شوانە مامۆستا بوو ناهی لە مەعروف ئەدیب لە مەکتەبی گۆیژە باشە ئیتر 38 ساڵ خزمەتی هەبوو خاننشین کرا باشە ئێستا لە ماڵەوە لای جەناب چەند ساڵ خزمەتی هەیە لە 64 لە 64 ینی ڕێک 50 ساڵە 50 ساڵی ڕێکە بەیەکەوەین ئینشاءالله چەندین ساڵیکە بەڵام بە لەشی ساغەوە بەیەکەوە بن لەگەڵتەوە ئیتر بابینە سەر ئەوەی کەوا کێ بۆی داوا کردی یەکەم جار چۆن بینی شتێکمان لەو بابەتە بۆ باس باشە بۆ باسەکەم فەرموو والله قسمەت و نسیب دەوری هەیە باش خۆت ئەیزانی کاکاسۆ ژنێناری ئەو وەختە ئەو خوڕێتە نەبوو پشیەکتە بینن خوا عەفویکە جۆرێک بوو لە حرامەکان لا ناتوانانی ڕافی دەخان خوا عەفویکە ژنی فواد عیزەت تێکەڵمان مامۆستا فواد عیزەت ڕەشید مامۆستا فواد عیزەت ڕەشید نەخێ مستەفا باوکی دکتۆر ڕاژان باوکی دکتۆر ڕاژان تێ تێکە لە مناڵی بەیەکەوە بوون
ئیتر وتی ئەرۆ تۆ بۆچی ڕافیدەخان وت وەڵڵای سوزان قسمەت نووسیم تی ڕەفیقێکم بێ زۆر لێ ڕازیم خۆیان ڕاستەکەن کاک نوێری تۆ کاتە عمری 33 ساڵ بووە والله بۆ کاتە زۆر بووە زۆر 5 ساڵ تەجاوزم کرد زانی خۆمان بێ زیاتر بۆی شتی خێزانی بوو زیاتر خۆی هەمیشە برا گەورە تۆزێ قوربانی دەرە کەمال وهبی ڕەحمەتی ئەو لە حقوق ئەو لە سانەی بوو نەمەتوانین دەسەنە بێڵاکە ئەوە بوو ئێتر ڕافیدەخانی ڕەحمەتی وتی لەسەر من باش حەق نەبێ بۆ تەواوەکەم ئێتر کەوتە قسە و ڕێکی خست و تەواو دەی باش یانی تۆ ئەوە بە ئاسانی لی دەرسی لەم چیرۆکە بەخوای باشە یەکەم جار چۆن بینیت یەکەم جار کە بایان کردوتی قازی هاتووە بۆ زیاتر ڕەشێ فەی مارفاغا برایەتی کاتی محکەمە بوو ئەو هات خۆی هات خۆی هات بۆ ماڵەوە و وتی شەم حەمەی خاڵ ڕەحمەتی توێتی بڕۆ ماریکە ڕەشی دێگەی مادەم خوشکی تۆ ئیجاب ناکاوە ئەو هاتوو خۆی شەکەی جێبەجێ شایەت و مایەتوەمانە هەبوو باشە مامۆستا کاک نووری چ پاشە ئاڵتونێکی بیرماوە کە بۆت کردووە وەڵا تاقمی مروایی ئەوە چییە تاقمێکی مروایی دوو گوارەی لەگەڵا بوو لەناو قوتێکی شی نابوو ڕۆژگار پێی فرۆشتون یان هەرما نەوەڵایتر نەما ئەم دانیشتنە خێزانیە زۆر جوانە ئەمە بەڵێ سەرگۆلەمە ئەمە سەرگۆلە ئەو پیاوە بە تەمەنی شێ ئەوە ڕەشەفەی سەعاتچیە باوکی بەهجەت و شەوکەت و کەمال وەمان کاک باجەتی هونەرمەند بەلە هونەرمەند مۆسیقات ئەوە لەگەڵ شەوکەتی برایە خوا عەفیانکە ئەوان کەمال چەعودا هێنا سلێمانی ساڵی 37 بەڵێ ڕاستەوە ئەوانی تر چێن ئەوانی کەسوک ئەوە منم و دایکم ئەوە جەنابتی بەڵێ تۆ چیەکەی لە ماڵی ئەوان لە مالی کێ مالی ئێمەیەوە ئەوان هاتون داوەتمان کرد بەڵێ ئیتر ئاوا هیچ شتێک نەبوو نە فەیسبووکێک سەتەلایت هەر کامێرا هەبوو هەر کامێرا هەبوو بەڵام ئەوەی کە هەبوو خۆشەویستی بوو وەفا بوو خزمەتی بوو ئێستا لە ماڵێک دانیشی کوڕەکە فەیسبووکەکە کچەکە لەم لا فەیسبووکەکە یەکێکی کە بە نیو سەعات جارێ ئەگەر بیر بکەیت تۆ لە ماڵەوەی بەڵام لەوێ بە دیار علادینێکی ئینگلیزیەوە گڕشین دانیشتی دیژلەمە دەخوارد 2000 قسەی خۆشەکرا بە نەفسێکی پاکەوەشی بۆ نووسن شەوچەرا خەوی ناخۆشیشتان نابینی لەبەرەوەی هەمووی مەحەبەت بوو بەداخەوە بە هیوام ئیشاڵە ئەو ڕۆژگارانە بگەڕێتەوە بەڵێ تەکنەلۆژیا هێرشی خۆیەکە بەڵام ئەبێ ئێمەش هێرشی دش بە تەکنۆلۆژیامان هەبێ ئێمەش لەگەڵ تەکنۆلۆژیاین بەڵام ئەوەی کە خراپە بەکار ئەم چیە بە چییە خۆ ئەمەیان ساری خۆن نییە ئەمە جێبی سڵاحی زراعیە باشە علی مەجیە برای عومەر مەجی جا کەمال کە ئەسۆ دەرۆ جێ بێبرد ئەمادەش مۆزەفون لەگەڵیا مۆزەبوون ینی کاتە ئەو حقوقی بوو لە زراعە بەس ڕێژی لوژدەی استیلا بوو باشە ئەمە وێنەیەکی جوانە ئەمە زۆرم پیرۆزەم ڕسمە ئەمە من و دایکی شوانین چوین بۆ بەغا بۆ شەهر العەسەل 6/5/1964 مۆدەوا بوو چوومە لا وتم با بچین بۆ لا ئارشاک ڕسمێکی جکرا ئەلێرا قسەکە بە شەکل لە دەمابڕ چەند لە دایک بوویت کێ جەنابێ من 1/12/31 ینی ئەوەش لەبەرە ئەوە لە زکراتی و لە یادەوەریەکانی باوکتان نووسراوە دیارەوانە منەوەر بوون بەڵام ئەمەیان 6/5 ساڵ 1964 کە چوون بۆ مانگی هەنگی لە استودیۆ ئارشاک لە شار عەڕەشی ئەم ڕسممان مانگرت بۆ یادگاری و ئەو ماوە تا ئیمڕۆ مناڵەکان زۆریان لە ئەڵێ بابە زۆر شتێکی هینە ئەی بە گەورەی نیتانە لە ماڵەوە نەوەڵڵایتر لەم کاتا فەرمانبەری چۆبی لە بەغا بووم مخەمینی زەریبەی هین بووم کازمیە زەی بەعقاری کازمیە زەریبەی عقاری کازمیە بووم بە وەزیفە کە 65 چوون بۆ بەغا تا 7 لێ بوو ماڵتان لەکوێ بوو لە وەزیریە ئەمە ئەو ماڵەیە ئەمە ئەو خانە ئەرەوەڵا خانە وەزیریە هەمووی بە کاملی تۆ هەرزان بوو ئەو خانە گەورەم گرت بوو بە 20 دینار 20 دینار 20 دینار ئەرەوەڵا بە 20 دینار گرت بوو ساڵی 64 هەتا هەتا هەفتە لەکوێ بوو لەکوێ بەزەوە دەم خانووە
لو وزيرية بون خلى وزير لي شو بالضبط والله لسه خلف السداعن بيو خلف خلف السد السد أي والله مانگی بەویست دیناری ئەو کاتە بەڵام هەر زۆر بووە زۆر بوو بەڵێ زۆر بوو اینجا هەندێک وێنەی تری خێزانی هەیە ئەم وێنەیە ئەمە شوێیە ئەمانە شێن ئەمە مانایەک ئەوە دایکمە ئەم حدائقی بابل لە حلە گرتومان حدائق بابل بەڵێ پیان ئەوان خۆیان پیان و ئەسد بابل ئەسد بابل شێرەکەی بابل ئاچ چون بۆ ئەمەیان دایکی کاکە شوانە بەڵێ بەڵێ ئەی ئەو ژنە کەیتری کە دانیشتووە ئەوە کامە ئەو جل کوردیە جانتا بەدەستە عینەکە کەو کەرە چاو خ نامێت تۆلێ دوورە تۆزێ باشە ئەوە خوشکمە زەکیە خوشکتە ئەمەشیان ئەوە کەمالە کاکەمالی بەڵێ بەڵێ ئەمە دیار نییە لە لای تۆ ئەلاکولین دیارە هەریەکێکە لەو کەس و کارێکە هاتوون بە میوانی بۆ ماڵتان ئەو کاتە بکەنە ئەم بەڕێزیشە ئەمەش خوا عەفیکە خوشتی گەورە بە ناوی شەمسە بوو شەمسەخان ئەم کەی وەفاتی کرد لە 96 تەموزی 96 تەموزی 96 درود بۆ گیانی پاکی ئەمە چێ ئەمە لەنجەی کچمە ئێستا حالیە دکتۆرەی مناڵانە لە عەلی نازی لە عەلی نازی لەنجەخان لێرەوە ڕێز و سڵامان هەیە بۆی اینجا ئەندێک ڕسمی تر هەیە حەزەکەم ئەمەیان چیە؟ ئەوەشە دکتۆرە لەنجەیە ئەمە هەرە مناڵەیە کە ئێستا لێت تۆ بێتە خەرجیکەیتەوە بەس جیاوازەکەیان زۆر ئەمە خریجی کۆلێژی پزیشکی هەولێر بەڵێ ئەم وێنەیە لەگەڵە وێنەیە زۆری فەرقەوە نیە بەڵێ زۆری فەرقە اینجا ئەم وێنەیە شەیە کاک نووری کامە ئەوەش هەر هینە ئەوە هینە سلێمانیە سلێمانی ئەمە چیە ئەوە نای بەدی بوو ئاگای لە مناڵەکانەوە پێشێ بچنە مەکتەب ئەوانەش هەردووچیان ناز و ڕاست ڕاز و تابگە ڕاز و تابگە ئەی ئەمانێکیان ئەمە بووکەکەمە و لەگەڵ کچەکانم لەگەڵ خزمان لەگەڵ خزمان بەڵێ ئەی ئەم وێنەیان ئەوە وێنەی ببوورە ئەمەیان نا کامە بوو ئەوەیە ئەوە باش ئەوە وێنەی عایلەی خۆمانە اینجا وتمان ئەمەش وێنەی ئەوە وێنەی ئاریە کوڕی شوان لە ئەمریکایە لە ئەمریکایە ئێمە باندوومان کردی زۆر سوپاس بەڕاستی بە وێنەکانە دیارە کە باوکێکی دڵسۆزی بۆ مناڵەکان کە پانۆرامایەکی جوانێ هێناوە لە ساڵی 1930ەوە هەتاوەکو ئێستا خەرمان بەرەکەت و تەندروستیت باش بێ ئیشاڵڵا تەمەند درێژ بی ومن زۆر پێ خۆشحاڵم بە یەگەشتە خاصە لەگەڵ برایەکی خۆشەویستی وەکو تۆ ئەمە ئەوەڵجارە یەگەبین واتاماین ئەمە هەر بەردەوامە لە حیات ئیشاڵڵا هەر لە حیات هەبی بەلەشی ساق زۆر سوپاس دەکەم خۆشەویستانم تا بەرنامەیەکی کە و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ